ماوەی 3 ڕۆژ دەبێت فۆرمی خۆتۆمارکردنی پرۆژێ ڕووناکی نامیلکەی خۆتۆمارکردن بەسەر هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجەدادا بەش دەکرێت و بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای هەڵەبجەش داوای لە هاوڵاتیان کردووە کە لە کاتی گەڕانی تیمەکاندا بەسەر گەڕەکەکاندا یاخود بەسەر ماڵە و دوکان و بازارەکاندا هاوکاریان بن و بتوانن تاوەکو تیمەکانی پرۆژێ ڕووناکی بتوانن ئەو کەسانی کە لەم پرۆژەدا بەشداری دەکەن خۆیان تۆمار بکەن و نای خۆیان بنووسن و هاوکاری تیمەکان بکەن. من ئێستا لە گەڕێکێکم کەمێک پێش ئێستا تیمەکان لێرە بوون و با بڵێم دانیشتوانی ئێرە یاخودەم گەڕەکە نای خۆیان تۆمار دەکرد. دەچمێن لای یەکێک لەم دانیشتوانی ئەم گەڕەکەیش کاک مەحموود بزانم ڕازیە لە پرۆژەکە کاک مەحموود سڵاو لێبێ نامیلکەکەت بەدەستەوەی خۆت تۆمار کرد؟ بەڵێ. کارەکە سەخت بوو تۆمارکردنی ناوەکەت؟ نەخێر سەخت نەبوو هیچ کێشەیەکی تیان کاک مەحموود لەگەڵ پرۆژەی ڕووناکیە و کاربای 24 کاتژمێریدا بڕات چۆنە لەبارەی پرۆژەکەەوە؟ ئەگەر موچەی فەرمانبەران بدرێ لە کاتی خۆیان دوای ئەوە کۆی ئەو پارەی کە ئەیەن بە مۆلیدا زایدن ئەو پارەی کە ئەیەن بە کارەبای نیشتمانی بە هەردووکیان لەوە زیاتر نەکا پێمان باشە یعنی هاوڵاتیان بتوانێت پێی هاوسۆڕێەوە شەرتیش نییە مەرجیش نییە لە ڕاستیە هەمووی موچە خۆر بێ لەوانەیە مەسەڵەن من موچە خۆر بم ئەگەر موچە لە کاتی خۆیان بدرێت توانام هەبێ بەس ئەی ئەوانەی ترچیلەکەی لە بازاڕە کە دەهاتێکیان نیە دەهاتەکەی ئەوانیش بەسراوە بە موچەی من و فڵان و فڵان و ئەم کەسان. تیمەکان ئامۆژگاری چیان کردن چیان پێوتن و لەسەر کارەباکەی چیان پێوتن ئاکە کارەبا زۆرتان بۆیەتەوە کەمتان بۆیەتەوە؟ ئەوان هیچیان پێنەوەتوین نەخێرنەوە هیچیان پێنەوەتین لەو بارەوە. ئەوەی کە هەیە زانیاری کە وەرچانگر پێ لەسەر کارەباکە ئەڵەن چۆنە؟ وەڵی کارەبای 24 ساعتە گومانیتیان شتێکی زۆر باشە ئێمە هەرچۆنە نەبێ نجاتمانە بێ لە هەڵدانەوەی مۆلیدا لە هەموو لە کاتە ینی وەخت و ناوەختەکانە مەسەڵەن بۆ نمونە 1 شەو 2 شەو تۆ مەسەڵەن 12 شەو جۆزە هەڵەسێ پێویستە لە زستانان بێ پێویستی بە گەرما هەیە و دوای ئەوە لە هاوینا بە پێویستی بە فێنکەرەوەی هەبێن جا ئەمانە خۆیان بۆ خۆیان تۆ لەوە نجات دەبێ ینی هاوڵاتی پێمان زۆر پێمان باشە بەڵام ئەم کارەبای نیشتیمانیە بە شێوازێ نەبێ مەسەڵەن سێقات و چوارقات و پێنجقاتی وڵاتەکانی دراوسێمان بێ ینی هاوتای ئەوان بێ شتێ زیاتر بێیان کەمتر بەم شێوازە پێمان باشە بۆ نمونە ئێستا ئەفغانستان 4 ساڵە بۆ وڵات کارەبای 24 ساعتی هەیە 24 کاتژمێری هەیە و دوای ئەوە کارە باشە فرۆشرێ ئەمە 34 ساڵە 35 ساڵە ئەمانە نەیان توانی بێت تا ئێستا کارەبای نیشتیمانی بۆ من دابین بکەن خۆیان بۆ خۆیان حەقە بە خۆیانە بچنەوە لە ڕاستیە بە هیوایینەوەی تر نەچی جۆزاڵ بێتەوەە ئیتر نەڕۆی بۆ جۆزاڵ بێتەوە کارەبای 24 کاتژمێرەکە زوو سەر بگرێ زۆر باشە. بینەرانی کۆباس دیارە ئەوەی کە کاک مەحموود باسی کرد پێیان باشە کە پرۆژەی ڕووناکی یاخود کارەبای 24 کاتژمێری هەبێت بەڵام نەبێتە هۆی ئەوەی کە پارەیەکی زۆر لە بەرامبەردا بدەن و هاوشێوەی شارەکانی دیکە وڵاتانی دیکە ئەو بڕە پارە پێویستە وەرگرن کە لە بڕی ئەو کارەبایی کە سەرفیان کردووە وەربگیرێنەوەکو زیادەی لەسەر بێت. دیارە تیمەکان خەریکی گەڕان و خۆتۆمارکردنن بۆ هاوڵاتیان ناوی هاوڵاتیان تۆمار دەکەن لەسەر پرۆژێ ڕووناکی و فۆرمی پرۆژێ ڕووناکی و باسییان من قسم لەگەڵ یەکێک لەوانە داکرد باز لەوە دەکەن ئەگەر یەکێک بێت و پرۆژێک لە پرۆژەکەدا خۆی تۆمار نەکات دەبێت لە مانگی داهاتوودا خۆی بە ناچاری بڕات و فۆرمەکە پڕ بکاتەوە واتە دەبێت هەموو چاکێک بەشدار بێت و فۆرمەکە پڕ بکاتەوە و لەسەر ئەوەی کە لە مانگی سەرەتای مانگی هەشتەوە خەریکن واخود ڕاگەیەنرا پرۆژەی ڕووناکی گەیشتە پارێزگای هەڵەبجە ئێستا وا بڕیار بوو سەرەتای مانگینۆ پرۆژەی ڕووناکی ینی کارەبای هەڵەبجە بکرێتە 24 کاتژمێری بەڵامەوەی کە زانیاری دەستکۆ باس کەوتووە هەتا یەکی ساڵی 2026 ئەو کاتە پرۆژەی ڕووناکی و کارەبای 24 کاتژمێری لە هەموو هەڵەبجەدا کاری پێدەکات.